بابەتی تەوتین ئەوە شتێکی نوێ نییە، یعنی هەر بڕیارەکە دادگای فدرالی خۆی ئەم مەرجەی داناوە کە پێشە هاوشێوەی موچەخۆرانی عێراق هەرێمی کوردستانیش لە ڕێگەی ئەژماری بانکیەوە موچەدا بەش بکە و ڕوونکردنەوەکەشی وازح بوو تا ئەو کاتێکەوە ئەو پرۆسێ تەواوەکرێ ئەکرێ بە شێوەی کاش بنێرە بەڵام نەیوتوە ئەیتە هەتای هەر کراوە بێ، ینی هەر بە کاش پارە بنێردرێواتە ئەبێ درەنگ تازوو ئەبێ ئەو باڵێ ئەژمارە بانکیانە بکرێتەوە بۆ موچەخۆرانە مەمەرجە. مەسلەی نردنی موچەی مانگی چوار ئەوە تەنها مەسلەی کاتە تا تەواوبوونی ڕێکارە ئیداریەکانی ژمێریارەکانی لە بەرەوەی کە هیچ ڕێگریەک نییە لە نردنیا و چاڕوانەکرد لەم هەفتەیە ئەو بڕەپارەیە کە پێویستە بۆ موچە بنێردرێ بۆ مانگی پێنجیش نەکەن تەنها مانگی پێنج بۆ مانکانی کەش بە دواوە پێویستە پەلە بکرێت لە مەسلەی تەواوکردنی ئەو ئەژمارە بانکیانە بۆی نەبێتە بەهانەیەک پاساوێک بۆ حکوومەتی فیدراال یا بۆ هەر هێزی ویلایەنێکی سیاسی لە ناو پەرلەمانە بۆی کەوا بڵێن هەرێمی کوردستان پابەد نییە بەجێبەجێکردنی ئەم بڕگەیەوە بێتە ئاسان بۆ نردنی موچە. ئەوە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدراڵە، ینی مەسلەی ڕازیبوون یا ڕازی نەبوونەوە لە نێوان هەردووکیانە ماوەتەوە شتێک لە نەبووتەوە.